سڵاو بەڕێزان، من سامە ئەحمەدم. ئەمڕۆ هەندێک هەواڵ نوێتان پێشکەش دەکەم. سەرەتاش وەک پێشتر لە هەواڵێکی کوردیەوە دەست پێ دەکەینەوە. لە چەند ڕۆژەی دواییدا تەلەڤیزیۆنی ئاوا کرایەوە و لە هەمان کاتدا تۆڕی میدیای ئاوا وەک بڵێن بەرفراوان کراو و بە شێوازێکی نوێ و تازە کرایەوە. لە ئێستادا کە تەلەڤیزیۆن شتەکان وەک بڵێن بینەرێکی وایە نییە، دەتوان بڵێم ئەمە هەواڵێکی زۆر جیاواز نییە، بەڵام ئەوەی زۆر دڵخۆشکردن لەبارەی تەلەڤیزیۆنەکە بەرهەمەکانیەتی کە هەست دەکەم کەمتر گرنگی بە بەرهەمی تورکی و ئەوانەدات بە تایبەتی و زیاتر بۆ لای کۆری هەروەها ئیرانی دەچێت یاخۆ بڵێن فارسی دەچێت. ئەمەش تا ئەستێک هەواڵ دڵخۆشکەرە لە کاتێکدا کە دەبینی ستافی دۆبلاژەکان و ستافی بەرهەمهێنانەکەیان بەگشتی ستافێکی پێشکەوتووە. هەر بۆیە ئەمە هەواڵێش دڵخۆشکەر بوو، حەزم کرد ڕای بگەێنم. لەناوانەیە زۆر کەس بپرسم بۆچی بۆ منە جیاوازنەوە ئیرانی و تورکیەکە چییە، خۆ هەردووچیان وەک بڵێن دوژمنی کوردن و بەرهەمەکانیان خراپن. لانی کەم ئەوانەی ئیرانیەکان پێم وابێ بابەتی ئەخلاقی کێشەی ئەخلاقیان نییە. لە هەمان کاتدا کۆریەکانیش لە بابەتی دەرهێنان و بڵێن سیناریۆ و بابەتانە زۆر سەرنجڕاکێشن و پێشنیار دەکەم کە سەیری زنجیرەیەک بکەن لەو تەلەڤیزیۆنە پەخش دەکرێت و زنجیرەی نوێخەیە کە زنجیرەیەکی کۆمێدی ئیرانیە و دۆبلاژەکەی لایەن خاوێەوە کراوە. دوێنێ شەو یەکەم پۆستەری بەشی دووەمی زنجیرەی سکوید گێم ڕاگەیەندرا و بڵاو کرایەوە و لە هەمان کاتدا کاتی بڵاوکردنەوەی وەرزەکەش ڕاگەیەندا. پێم وابێ ئەوش ڕاگەیەندا کە ئەمڕۆ کە ئەو ڤیدیۆ ڕێکۆرد دەکەم تا ئێستا بڵاو نەکراوەتەوە، بەڵام پێدەچێت کە ئەمڕۆ یاخۆ بڵێن ئەم شەو بڵاو بکرێتەوە، تیزەرێکی بەشی دووەمیش بڵاو دەکرێتەوە. تا ئێستا تیزەرەکە نەهاتووە، بەڵام پۆستەرێک بڵاو کراوەتەوە. لە پۆستەرەکە بڵاو کراوەتەوە ڕاگەیەندراوە کە 26 مانگی 12 تا کۆتاییەکانی ئەم ساڵ بەشی دووەمی لە نێتفلیکس پەخش دەکرێت. بۆ ئاشقانی مارڤڵ و زنجیرە و فیلمەکانی مارڤڵ زنجیرەیەشتر هەیە کە سەر بە مارڤڵە، ئەویش ئاگاتە ئۆڵۆنگ کە باس ڕووداوەکانی دوای زنجیرەی واندا دەکات. کارکتەری ئاگاتە هەبوو کە پێشتر لە زنجیرەی واندا خراپەکار بوو. دا زنجیرەکە باس لە 3 ساڵ دوای زنجیرەی واندا دەکات و بە دیاریکراوی ئەوەی کە بەسەر ناوچەی وێزدی و داهات کە ئەو ناوچەیە بوو کە بڵێن زنجیرەی وانداش باسی لەوێ دەکرد، باس لەوێ دەکات و 3 ساڵ دوای زنجیرەی واندا. زنجیرەکەش ئێستا بەم دوایانە لەلایەن ڕخنەگران و لە ڕۆتمێتۆ ڕێتینگەکەی بڵاو کرایەوە. ڕێتینگەشی خراپی نەبوو، وەسەد بوو، ڕێتینگەکەی 79 بوو. هەرچەندە من بەڕای خۆم زنجیرەیەکی وا سەرنجڕاکێش نییە و بەپێی تیزەر و شتەکانە و تەنانەت خودی کارکتەرەکەش وا سەرنجڕاکێشنەوە، بەڵام دەکەوێتە سەر چیرۆکەکە و بڵێن سەر ڕای گشتی ئایا سەیری دەکەم یاخود نا. پۆستەرێکی زنجیرەی دوون پەیامەکە یاخود دوون پرۆفەسی بڵاو کرایەوە و لە هەمان کاتدا ڕاگەیەنرا کە مانگی 11 لە HBO پەخش دەکرێت. زنجیرەکە هەر بە جیهانی دوونە، بەڵام چیرۆکەی جیاوازە و باس لە ڕووداوەکانی پێش فیلمەکان دەکات، پێش پۆڵ ئەترێدیس و ئەوانە باس ڕووداوەکانی پێش ئەو کاتەوە دەکات. جا بۆش زنجیرەی سەرنجڕاکێشە و زۆر چاوەڕوانم بۆ بەپێی ئەوش کە تیزەر و ترێر و شتەکان بڵاو کراوەتەوە پێی دەچێت هەم لە ڕووی چیرۆک و هەم لە ڕووی دەرهێنان و شتەکانەوە زۆر نایابێت، بۆیە چاوەڕوانیی زۆر بۆ هەیە. ترەیلەری فیلمی میکی بڵاو کرایەوە کە فیلمێکی هەم خەیاڵی زانستی هەم جۆرێک لە نهێنی ئامێزە. فیلمەکە لەلایەن دەرهێنەری فیلمی پاراسایت کە یەکەم فیلمی کۆری بوو کە خەڵاتی ئۆسکاری بەدەستهێنا لەلایەن ئەوە دەردەهێنرێت کە بریتە لە بۆنگ جۆنگ هۆ. هەروەها هەرێکە لە ڕۆبەرت پاتیسن و مارک رەفەڵ و چەندان ئەکتەری تریش قەرارەوە بەشداری دەکەن لە فیلمەکە. فیلمەکەش قەرارە لە مانگی یەکی ساڵی داهاتوو بڵاوکرێتەوە. ئەنەمیەکی نوێ کە بەم دوایانە بڵاو کراوە و ڕاگەیەنرا سەر بە جیهانی ویچەرە. زانی بمان پێشتر بڵێن یاریەکان هەبوو کە لە کتێبێک وەجداون یاری ویچەر هەبوو، دوای ئەوە کرا بە زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی و زنجیرەیەکی لایڤ ئاکشن. ئەوە بوو بەم دوایانە یەک دوو ئەنیمیش لێ دەرچوو. ئێستا ئەنیمێشتری سەر بەو جیهان ڕاگەیەنرا کە بریتە لە ویچەر سایلەنس ئۆف دە دیپ. ئەم زنجیرەیان شێوازێکی ئەنیمی جوانی هەیە، هەرچەندە تا ئێستا بەتەواوی بڵاو نەکراتەوە، بەڵام بەپێی تیزەر و شتەکەی ئەنیمێکی جوانی هەیە و پێشتریش ئەو ئەنیمی پێشتر بڵاو کرا بۆ سەرنجڕاکێش بوو. ئەم ئەنیمیان قەرارە لە مانگی 2 ساڵی 2025 پەخش بکرێت. تا ئەستێک بڵێن حماستم بۆی هەیە، بەڵام لەبەر ئەوەی کە بڵێن زنجیرە لایڤ ئاکشنەکە بەم دوایانە خراپ بووە تا ئەستێک تێک چوو. هەر بۆ بەگشتی حماستم بۆ ئەو جیهانە تا ئەستێک تێک چووە، بە تایبەتیش ئەوانەی کە لە نێتفلیکس ئەوان پەخش دەکرێن ئەو حماستم بۆی نەماوە. فیلمێکی ئەکتەری بەناوبانگ و خۆشەویست و خاوەنی ئۆسکار کە بریتە لە کیلان مۆرفی، فیلمێکی ئەو ڕاگەیەنرا کە فیلمێکە باس لە خەڵوزوانێک دەکات، ئەو کەسێک کە کاری خەڵوز و دروستکردنی خەڵوزوان دەکات. کاتێک یەکێک لە نهێنیەکان لە بڵێن مەزرعەکەی خۆی دەدۆزێتەوە، بۆی ئەو نهێنیە بڵێن کێشە بۆ خۆی بۆ خانەوادە ئەوان دروست دەکات. جا فیلمەکە زۆرێک لە درامایی و سایکۆلۆژی و لە هەمان کاتدا نهێنی ئامێز دیارە و لە هەمان کاتدا لەبەر ئەوەی ڕۆژرانەکەی لایەن کیلان مۆرفیەوە لەوانەیە شش سەرنجڕاکێش بێت. بە فەرمی ڕاگەیەنرا کە فیلمی لۆرنس ئۆف دە ئەرەیبیا کە فیلمێکی بەناوبانگە و بڵێن فیلمێکی کلاسیکی بەناوبانگە دەکرێت بە زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی و لە 3 وەرزپێک دێ
چیتر هەواڵمان لەبارەی ئەو زنجیرەی بۆ بڵاو نەکرایەوە، بەڵام ئەوە دەزانین کە فیلمەکە دەکرێت بە زنجیرە و ڕێمەیەک و دووبارە دروست دەکرێتەوە و لە سێ وەرزش پێ دێت. و لە هەمان کاتدا ڕاگەیەنرا کە زنجیرەی سوارچاچ حەوشانشینەکە کە سەر بە جیهانی گێم ئۆف ترۆنس و جۆرج مارتن بڵێن دروستی کردووە، ئەویش کۆتایی هات بە وێنەگرتنی بابەتی وێنەگرتنەوەی کۆتایی پێ هاتووە. ئێستا کار لەسەر بڵێن ئیدیتینگ ئەو بابەتان دەکەن و قەراریشە لە سای داهاتوە ساڵی 2025 لە HBO پەخش بکرێت. پێشەوەی بێمە سەر پێشنیارەکان، هەواڵێک هەبوو کە بڵێن لەو هەفتەیە زۆر باسیەوە دەکرا بابەتی خەڵاتەکانی ئێمی بوو، بە تایبەتیش باس لەوە دەکرا کە بڵێن زنجیرەی شۆگەن کە تەنیا یەک وەرزی هاتووە بڵێن دەستی بەسەر تەواوی خەڵاتەکاندا گرت و توانی بە هەموو بڵێن ئەو ئاهەنگانێکە سەر بە ئێمین بە هەموو ئەو ئاهەنگانە 18 خەڵات کۆ بکاتەوە کە لە دوای ئاهەنگیان کە لە هەمویان گەورەتر بوو 4 خەڵاتی بەتەنیا کۆ کردەوە. و لە هەمان کاتدا هەرێک لە زنجیرەی The Bear هەروەها Baby Reindeer هەرێکە بەلای خۆیان لەو ئاهەنگە بەتەنیا 4 خەڵاتیان کۆ کردەوە و The Beariش بڵێن خەڵاتەکانی تەواوی خۆی گەیاندە 11 خەڵات. ئەمەشیان ڕێژەیەکی زۆر باش بوو، هەرچەندە لە ساڵەکانی پێشتریش کە وەرزەکانی 1 و 2 هاتبوو خەڵاتی زۆری لەو بابەتە بەدەستهێنابوو. داستان شتێکی سەرنجڕاکێش کە لەو خەڵاتاندا بینیمانی یەکەمیان بۆ یەکەم جار ئافرەتێکی بەڕێگەز ئاسیاوی کە بەناوی ئانا ساوای بوو، یەکەم خەڵاتی بەدەستهێنا و بوو بە خاوەنی بڵێن باشترین ئەکتەر کە لە زنجیرەیەشی بەشداری کردبێت. و لە هەمان کاتدا لیزا کۆڵن بوو بە یەکەم ئافرەتی لاتینی کە لە هەمان کاتدا خەڵاتێکی ئاوەگرنگ بەدەست بێنێت کە بوو بە باشترین ئافرەتی یاریدەدەر، ئەویش بۆ زنجیرەی The Bear. ئەو زنجیرەیەش کە دەتوانم بڵێم تا ئاستێکی زۆر بێهیواکەر بووە، خەڵاتی زۆر کەمی بەدەستهێنا، دەتوانم بڵێم هیچ خەڵاتی بەدەستهێنا تەنیا لە بابەتی مۆسیقا و گۆرانی خەڵاتی بەدەستهێنا زنجیرەی فاڵاوت بوو کە پێم وایە تا ئاستێک شایانی بەرزتر و بەڵام لەبەرەوەی چێوەشێکارەکانی یاخود ئەوانەی بەرامبەری بەهێز بوون هەر بۆیە دەتوانم بڵێم خەڵاتەکانی کەم بەدەستهێنا. جاگەر بەڕێزبەندی هەندێک لەوانە باس لێ بکەم کە ئەو خەڵاتیان بەدەستهێنا لە بابەتی باشترین زنجیرەی کۆمێدی زنجیرەی هاکس بوو بە براوە. بۆ زنجیرەی دراما بێگومان شۆگەن باشترین دراما باشترین زنجیرەی درامای بەدەستهێنا. باشترین ئافرەت لە زنجیرەی دراما هەر لە زنجیرەی شۆگەن بوو بە ناوی ئانا ساوای کە ئافرەتێکی ئاسیایی بوو، بۆ یەکەم جار ئافرەتێکی ئاسیایی خەڵاتەکەی بەدەستهێنا. باشترین پیاو لە زنجیرەی دراما بە هەمان شێوە شۆگەن بوو، ئەویشیان هیرۆی کوسانادا کە بڵێن ئەکتەرێکی زۆر بەناوبانگە و زۆر ناسا و سەرنجڕاکێشە، ئەویش خەڵاتەکەی بەدەستهێنا. باشترین کورتە زنجیرە کە تەنیا لە یەک وەرز پێک دێت بێگومان Baby Reindeer بوو بە براوە. و لە هەمان کاتدا باشترین ئافرەت کە بەشداری کردبێت لە کورتە زنجیرە بۆ زنجیرەی True Detective بوو کە بریتی بوو لە جۆدی فۆستەر. هەروەها باشترین پیاویش کە بەشداری کردبێت لە کورتە زنجیرە بریتی بوو لە ریچارد گار کە لە زنجیرەی Baby Reindeer بوو. باشترین دەرهێنەری درامایی و یاخود زنجیرەی درامایی بۆ زنجیرەی شۆگەن بوو کە بریتە لە فرێدریک تۆوی. هەروەها باشترین دەرهێنەر بۆ زنجیرەی کۆمێدی بریتی بوو لە زنجیرەی The Bear کە بریتە لە کریستۆفەر ستۆرەر. باشترین پیاو بۆ ڕۆلی کۆمێدی بریتی بوو لە ئەکتەر جێرمی ئالن وایت لە زنجیرەی The Bear. باشترین ئافرەتی یاریدەدەر بۆ ڕۆلی زنجیرەی کۆمێدی بریتی بوو لە لیزا کۆڵن زایانس کە وەک باسم کرد بوو بە یەکەم ئافرەتی لاتینی کە خەڵاتەکە بباتەوە، ئەوش لە زنجیرەی The Bear. باشترین پیاوی یاریدەدەر بۆ زنجیرەیەکی کۆمێدی هەر لە زنجیرەی The Bear بوو کە بریتە لە ئیبۆن مۆس براکاش. هەروەها باشترین ئافرەتی یاریدەدەریش لە زنجیرەیەکی درامایی بۆ زنجیرەی The Crown بوو کە خاتوو ئیلیزابێت دێنکن خەڵاتەکەی بەدەستهێنا کاتێک ڕۆڵی شازادە دایانە جێڕا لە زنجیرەی The Crown. ئەمانە گرنگترین ئەو خەڵاتانە بوون کە بەلای خۆمەوە لە هەمویان سەرنجڕاکێشتر بوون و لە هەمووشیان مستحقتر بوون کە لە خەڵاتەکانی ئێمی کە بەناوبانگترین دەتوانم بڵێم بەناوبانگترین و باشترین خەڵاتەکانە کە لە بابەتی بەتایبەتی زنجیرە پێشکەش بکرێ پێما بێ ئەوانە شایەنترین بوون. ئێستاش بابینە سەر بابەتی پێشنیارەکان. یەکەم شت کە پێشنیاری دەکەم و زۆر بەهێزی و پێشنیاری دەکەم بریتە لە زنجیرەی پەنگوین. زنجیرەی پەنگوین ئەوانەی فیلمی باتمانیان بینیوە، بێگومان ئەو زنجیرەیەش ئاگادار و شارەزان لێ کە باس لە کارکتەری پەنگوین دەکات کە لە جیهانی باتمانە و لە فیلمی باتمانیش بەدەرکەوت. ئەو فیلمێکە پێشتر بڵاو کرایەوە لەو فیلم بەدەرکەوت، ئێستا زنجیرەیەش لەبارەوە بەرهەمدەهێنرێت باس لە ڕووداوەکانی تایبەت بە ئەو دەکات و لە هەمان کاتدا پەیوەستیش دەکرێت هەم بە فیلمەکەی پێشتر هەمیش فیلمی داهاتووی باتمان پەیوەست دەکەیت بەوەوە. هەر بۆیەشە چاوەڕوانیی زۆرم بۆ هەیە. جا زنجیرەکە ڕێک ئەمڕۆکە 19 مانگە زنجیرەکە لە HBO بڵاو دەکرێتەوە و بەپێی ڕێتینگ و شتەکان بێ ڕێتینگێکی زۆر بەرزی هەیە، پێما بێ نزیکەی 80 بۆ 90 لەلایەن ڕخنەگرەکانەوە بە ئەو زنجیرە دراوە.
پێم وایە شتێک زۆر سەرنجڕاکێش دەوێت بە پێی تیزەر و ترێلەرەکانی بێت. بابەتی دووەمیش لە بابەتی ئەنێمیە کە پێشنیار دەکەم سێری بکەن. ئەنێمیە کە زاک سنایدەر دەرهێنانی بۆ کردووە کە دەرهێنێکی زۆر بەناوبانگە لە جیهانی فیلم و زنجیرە بەگشتی و ئێستاش دیارە دەستی بدۆتە ناو ئەنێمی ئەوانە، بۆیە پێدەچێت شتێکی سەرنجڕاکێش بێ. ئەوەش بیتێ لە توایلایت ئۆف دە گادز کە ئەویشان بە هەمان شێوە ئەوڕۆکە ئەڵلقەکانی بڵاو دەکرێنەوە. دوایین بابەتیش کە پێشنیار دەکەم ئێستا بچن سەیری بکەن و لە سینەماکان بڵاو کراوەتەوە بڵێن ڕەخنەگرەکان و ئەوانەی کە سەیریان کردووە زۆر بەدڵیان بۆ باسی لێوە دەکەن. بریتە لە فیلمی ترانسفۆرمەرز 1 یاخود ترانسفۆرمەرز 1 وەک بڵێن ڕووداوەکانی پرێکوێڵ و پێش ڕووداوەکانی ئەو فیلمانێک کە چەند جارێک بڵێن بەرهەم هاتوون باس لەوانە دەکات کە سەرەتا ئەو دوو کارکتەران یاخود ئەو کارکتەرانە بگشتی کە ترانسفۆرمەرەکانی لێ دروست بۆ چۆن بوو. دەستا ئەو فیلماش لە سینەماکان پەخش دەکرێت و ئەگەر حەز دەکەن فیلمێکی بەچینش بینن پێشنیار دەکەم بچن سەیری بکەن. نووسام ئەحمەد و سوپاس.